ئاژانسی هەواڵی ئەسۆشیێتد پرێس ڕایگەیاند لە باخچەیەکی میوەدا لە ویلایەتی ڕۆد ئایلاند و چەند ناوچەیەکی دیکەی نیو ئینگلاند لە ئەمریکا ژمارەیەک دراوی کانزایی دۆزراونەتەوە. بەپێی زانیاریەکانی ئاژانسەکە بەدوور نازانرێت دۆزینەوەی ئەو دراوانە گرێکوێرەی ڕۆداوی کۆمەڵکوژی سەر ئەو کەشتی ئاشکرا بکات کە 326 ساڵ لەمەوبەر حاجیانی موسڵمانی هیندستانی لە مەکەوە بۆ هیندستان گواسوتەوە و لا دوورگەی مەدەغەشقەر لا زەریای هیندی لەلایەن چەتەکانەوە دەستی بەسەردا گیراوە و بۆ ئەمریکای ئێستا ڕفێنراوە. لە حەوتی مانگی نوێی ساڵی 1695 گروپێکی چەتەگەری بۆسەیان بۆ کەشتی گەنج ئی ساوای دانا کە خاوەندارێتەکەی بۆ ئیمپراتۆریەتی ئۆرانگزیبی هیندی دەگەڕایەوە و پیاوانی سەرنشینی کەشتەکەیان کوشتووە و دەست درێژیشان کردوتە سەر ئافرەتەکان. ئاژانسەکە نووسیویشێتی دوای ڕووداوەکە چەتەکان بە سەرپەرشتی هێنری ئێڤری چەتەی بەناوبانگ بۆ دورگەکانی باهاما هەڵاتون، بەڵام ئیمپراتۆرەکەی هیند کە یەکێک بوو لە کەسایەتیە بەهێز و بەناوبانگەکانی جیهان فشارێکی زۆری خستۆتە سەر شایە و کاتی ئینگلیز تا ئەو چەتانەیان ڕادەست بکات. تا دۆزینەوەی ئەو دراوە کانزاییانە کە لە ساڵی 1693 لە یەمەن لێدراون، مێژوونووسان ویان زانیوە چەتەکان بە خۆیان و ئەو کەشتی دەستیان بەسەردا گرتووە کە سامانێکی زۆری زێڕ و دراوی زیوی بە بەهای ملیۆنەها دۆلار لەسەر بووە بەرەو ئیرلەندا چوون. بۆ یەکەم جار لە ساڵی 2014 یەکەم دراوی کانزایی لە شاری میدڵتاونی ویلایەتی ڕۆد ئایلاندی ئەمریکا دۆزرایەوە. لەو کاتەشەوە 15 پارچە دراوی دیکەی عەرەبی هەمان سەردەم لە ماساچۆسێتس و ڕۆدایلاند و کۆنیتێکت و دانەیەکشان لە نۆڕس کارۆلینا دۆزراوەتەوە. زانایانی شوێنەوارناسی پێیان وایە بەپێی دۆزینەوەی ئەو دراوە کانزاییانە بێت ئەو چەتانە توانیویانە لە نیو ئینگلاند ستار بگرن و خۆیان لە چاوی دەسەڵاتداران و لێپرسراوان ون بکەن. ئەمەش بە جۆرێک لە پرۆسی سپیکردنەوە یان شۆردنەوەی دراو دادەندێت.